لە چوارچەوەی ئەو پرۆسە چاکسازانی کە حکوومەتی هەرێم بەدەستیەوەتی یەکێک لەوانە ئەو پرۆسەی بایۆمەتریە کە بە سەرپەرشتی جەنابی کاخوبات پرۆسەکە بەڕێوەبردێت لەوەی کە چاکسازی و چاکردنی لیستی ئەو خەڵکانی کە موچەخۆرن و دووموچەی هەیە. خۆشبەختانە ئەو پرۆسێ تاوەکو ئێستا لە هەموو کوردستان بە شێوەیەکی باش بەڕێوە چووە. ئەوەی ماوەتەوە بەڕاستی لێرە لە خەزای کوێ هەندێک جار گرفت و مەشاکل بۆ ئەو خەڵکە دروست دەبوو کە ئەو ڕقەمەی کە لەسەر هەویەکەیەتی وەری دەکرد یا خۆت ئەوانەی کە قەسام شەرعی دەکەن و بۆ مۆزەفەی کە کۆچی دوایی دەکا و بۆ واریسەکانی دەگەڕێتەوە زۆربەی ئەوانە دەبوایە هاتوچۆی هەولێریان کردبا و کۆمەڵێک مەسروف و هەرچیان کێشابا تاوەکو دەچوونە محافەزەی هەولێر و لەوێ جێبەجیان کردبا. ئێستا کە بە هیمەتی بانکی باوەزی کاک لوقمان هیمەتێکی باشیان کردووە کە ئەو نووسینگەی هاتوتە کۆیە بۆی ئەو فەرمانبەرانە لە حاڵەتێک کە باکۆتەکان کە بزر دەبێ ون دەبێ یان کێشەیشیان بۆ دەپێش هاتوچۆی هەولێر نەکەن و هەر لە قەزای کۆیە کارەکەیان بۆ جێبەجێ